بۆ هەفتەی حوتەمە شەقام بووەتە سەکۆی داواکاریەکانی مامۆستایان و فەرمانبەران. موچەخۆران داوای موچە دەکەن. لە ئاڵەبجا ڕێپێوانیان ئەنجامدا وەک خۆیان دەڵێن شەقام چۆڵ ناکەن تا مافەکانیان بەدی دێت. یەکەم پلەبەرزکردنەوەی مامۆستایان و فەرمانبەران. دووهەم دامەزراندنی مامۆستایانی وانەبێژ. سێیەم پێدانی موچە 30 ڕۆژ جارێک واتە ڕێککردنەوەی موچە بە یەکجاری. چوارەم دیاریکردنی چارەنووسی موچە پاشەکەوتراوەکانمان. پێنجەم گواستنەوەی موچەکانمان بۆ سەر بەغداد. بێت کە موچەیەکت نەبێت وەکو تریش لە بازاڕە کاسبێکت نەبێ دەڵێن زۆر قورسە ژیان کرد زۆر قورسە. من خۆم مناڵەمەیە نێرمە مەکتەب بێوە جلوبەرگیان بۆ بکڕم وانە پێداویستی قوتابخانەیان بۆ بکڕم لە هەمان کاتا خۆشم پێویستم بەو شتانە ئێمە سەر ڕاوێکە بژێوی ژیان ڕۆژانەی خواردنە بانزینە سیارەیە هاتووچۆ نەخۆشکەوتنە تۆ بەچی دابینەکەی وڵا خۆی گەورە خۆی ڕەحمان پێکات. لە ماڵە سەیرەکەم خۆم بە مەغدوورە زانمەگەنێمە ئێرە بۆ ئەوە هاتم بۆ حەق و مافی ئەو خەڵکە هاتم داوا ئەەکەم لەم حکومەتە کەڕە لەم حکومەتە کوێرە لەم حکومەتە نەزانە لەم حکومەتەی کە خۆمان چەپڵەمان ئاوا بۆ لیا خستمانە سەر دەور ئیسێژ ئیشەڵڵا هەر بە چەپڵە ئیڕوخێنین. لە ئیداری ڕاپەڕینیش مامۆستایان وانەبێژان و بەشێک لە فەرمانبەران گردبوونەوەی بەرفراوانیان ئەنجامدا و دووپاتیان کردەوە بەردەوام دەبن لەسەر بایکۆت تا موچەکانیان ڕێک دەخرێتەوە. بەداخەوە هەڵوێستی حکوومەت هەڵوێستی بەرپرسانی نابەرپرسی دەسەڵاتدارانی هەرێمی کوردستان لەو پەڕی نائەخلاقیدایە بەرپرسیارەتێکی نائەخلاقیە ئێستا بەڕێ دەکەن لە خۆناغێکی زۆر وەگەڵی نائەخلاقیدا تەمەن و ژیانیان بەڕێ دەکەن. ئێمە هەموو ڕۆژێکمان ینی مردنە ئەنی شەهیدانی فەڵەستین یەک جار دەبرن بەڵام ئێمە هەموو ساڵە ئەو مردنەمان دووبارەیە نازانم ئەو سەرکردان لە کوێ تاکەی وجدانیان دەجوڵێت. يعني هم خلقان نيوي قطعنا كان لسه زادة يعني براسي ما وجدان من ناراحتك هاتي المسرجان يعني فروشي تابع كان معنا والله كذا ما لنا قري دعوة كاري كان ما تنها بداني مشي سيمبانجي أم صالة وبرز كدنوي بلو ترفيعات صالاني مع مساعدة ولا قال أوجد دام مزراندني مع مساعدني وأنا بيشر حكمراني ناشئ لە هەرێمی کوردستان سیستمی موچە و شایستەدارایەکانی موچەخۆران بە تەواوەتی شێواوە بەسەرێکدا. بەغداد ئۆباڵ یەک کۆسپێک لەو پرۆسەدا دەخاتە ئەستۆی حکوومەتی هەرێمیش خۆ لە موچەخۆران ناکاتە خاوەن. لەو نێوەندەشدا بە تایبەت پرۆسی خوێندن لە نیوەی هەرێمی کوردستان پەکی کەوتووە. سامان فەتاح کەناڵی ئاسمانی پەیام هەڵەبجە.